بەڕێزان ئەم کاتتان باش. ئەم ڕێگایی کە ئێوە دەیبینن ڕێگای سەرەکی نێوان کەلار دەربەندیخانە. ڕۆژانە تەنکەرەکانی گواستنەوەی نەوت هەڵگر لەم ڕێگەیەوە نەوتەکان دەگوازنەوە بەرەو سنووری دەواازەی ئێران کوردستان. و ئەو تەنکەرانی کە لێرەوە تێپەڕن بەشێکی زۆر لەو تەنکەرانە دیمەنی لەم شێوەیە لە قەراغی جادەکان جێهێڵن. وەک دەبینن ئەمە نەوتی ڕەشە کە لەلایەن تەنکەرەکانی گواستنەوەی نەوتەوە هەڵگیراوە و لێرە ڕژێنراوە. ئەگەر ببینن ئەم دیمەنانە ئێستا سەیری خوارەوە دەکەین کە چ جۆرە باڵێن گۆمێکی لە نەوت دروست کردووە کە بە پێی یاساکانی ژینگە لە کوردستان ئەم کارە دژی یاساکانی ژینگەیە و دەبێت لەلایەن ئەو کۆمپانیای کە کۆمپانیای گواستنەوەی نەوتە قەرەبووی ژینگەی ئەم ناوچەیە بکرێتەوە و سزای سەرپێچی کارانیش بدرێ. بەڵام بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو چەندین تەنکەری گواستنەوەی نەوت وەرگەڕاون، نەوتەکەیان ڕۆژاوە، ئاگریان گرتووە و چەندین دیمەنی لەم شێوەیان جێهێشتووە لە قەراغی جادەکاندا. بەڵام هیچ تەنکەرێک یان هیچ کۆمپانیایەکی گواستنەوەی نەوت یان ئەو کەسانی کە بەرپرس بوون نەسزا دراون و نە قەرەبووی ژینگەی ناوچەکەشیان کردوێتەوە کە ئەمە جێگەی نیگەرانیە. ئەگەر دیمەنەکان ببینن ئەمە توانین بڵێم نەوت تەنها ئەو شوێنانەی نەسووتاندووە نەوتی لێ دەرەهێنرێ، بەڵکوم کاریگەری و کارساد و کاولکاری لەسەر ئەو شوێنانە جێهێشتووە کە تەنکەرەکانی گواستنەوەی نەوت پێ تێپەڕن. ئەگەر بەڕێزانگەر سەیری ئەم دیمەنە بکەن دەبینن کە ئەمە چاڵێکە لە نەوتی ڕەش کە ئەمە ئەگەر ببینن نەوتە ڕەشەکە زۆر بووە و خاکەکە هەڵی مژیوە و بە دڵنیاییەوە ئەو پوش و پاوانیان ئەو گیای کە لەوانەیە جارێکی تر سەوز نابێتەوە و لە ڕێگەی باراناویشەوە دەشۆرێتەوە و جارێکی تر تێکەڵ بەسەر چاوە ئاوەکانی ئێمە. ئەگەر ئێستا ئێمە سیر بکەین ئەمە ڕووباری سیروانە کە ئەمە ڕووباری سیروان لە دەریاچەی دەربەندیخانە و دەڕژێتە سەر ئەم ڕووبارە و ئەمە لە وڵاتیەوە کشت و کاڵی لەبەر دەکرێت، زەرعاتی لەبەر دەکرێت و خەڵکی ئەماوە بەکارهێنێ بۆ خواردنەوە. بەڵام ئەم نەوتە ڕەشانەش دەڕژێت و تێکەڵ بە ئاوی ئەم ناوچەیە دەبێت.